بەدیار بۆڕی ئاوی سەرەکی گەڕکەکەیانەوە وەستاون کە 10 ڕۆژە شکاوە و چاک نەکراوەتەوە. بەهۆیەوە زیاتر لە 1000 ماڵی گەڕەکی پەنجاعەلی و 16 ئاب بێ ئاو بوون. دژی نەبوونی ئاو لە ماڵەکانیان دانیشتوانی ئەو گەڕەکانە کە سەرجەمیان کوردنشینن گرت بوونەوە و ڕێگای هاتوچۆکردنیان داخست داوا دەکەن بە پەلە کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت. وەزمان زۆر خراپە بەڕاستی وە مالیات یانی بەڕاستی بێزابوونی ئارە وڵاتم بەشداریم کردووە بەس بۆ لە پێناو خەڵکە ئەی چکەم بەڵایی ناژێ بەڕاستی دەڕۆژە مانچەکە ئاڵێ 4 ڕۆژ 5 ڕۆژ ئاو نایێت تا چاکی نەکەرەوە هیچ بە دوو کرێکارە کرێکاکە ئاوە کڕی شوێرە بە 15 وەڵا 1000 مازاترە بەزەمبەر بێ لە 16 زیاترشە بەخوای دەدانە ڕۆژە ئێمە فەوتایگاکە ئاو نییە ئاو بکڕە بە تەنکەرە بە 25,000 دینار ینی خۆش قبول ناکە تەنکەرەکەش کەس نازانە ئاو چێ پاکە پیسە شۆرە کەس نازانە بەڕاستی هەچی مناڵمان نەخۆشە ماڵماڵمی نەخۆشە بەڕاستی ئای ڕەزالەتمانە دە ڕۆژە ئەم بۆریە شکاوە ئەو نییە دوایەوە ئەگەر لێپرسینەوە هەبێت ئەتوان دە ڕۆژ ئەم بۆریایی نەکات چاکی نەکاتەوە دوای ئەوەش ڕێژەی ئاو خواردنەوە کە ئاوی خواردنەوە سوێری بۆ ئینسان ئەبێ 30 بۆ 35 بێت بەڵام من جیازی مناوە مەڵە فاس برۆ 365 بووە ئەی چی لە کلیەکەی هیچ تەنکێ ناگەدە ساڵێ. هۆکاری چاک نەکردنی ئەو بۆڕی ئاوەی کە شکاوە بۆ کەم تەرخەمی بەڵێندەری پرۆژەکە دەگەڕێنرێتەوە. لێپرسراوی سەرچاوە ئاویەکانی گەڕەکی پەنجاعەلی لە کەرکووک دەڵێ هەوڵ دەدەن تەواوی پێداویستیەکان بۆ چاکردنی بۆ ڕێشکاوەکە دابین بکەن تا بە زووترین کات ئاوی خواردنەوە بگات بەو ماڵانەی کە 10 ڕۆژە بێ ئاون. وەکو بەڕێوەبەتی داری ئەو هەموو کادرانی پرۆژەکانی پەنجاعەلی هەڵەسین بۆ هاوکاریکردنیان لە پێناو هاوڵاتیان ئەگەر 24 ساعتش پێویستکە ئێمە لێرەدا هاوکاریان نەبین بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە ئەمە هەتاوەکو بربەستێکی بۆ دروست نەکات ئێمە ناتوانین هیچ بکەین چکەمە دووەم جارە خاسیەکەین فەلتەکە لە یەک دووبارە چکەم بە هۆی زەختی ئەو ئاوەی کە ئینێرین تەحملی ناکە. سەرچاوەی ئاوی ئەو گەڕەکانەی کە لە کەرکووک بێ ئاون ئاوی پرۆژە ئاویەکانە جگە لەوەی وەک پێویست ئاوەکە بۆ ماڵان ناکرێتەوە ڕێژەی خوێ لە ئاوەکەدا بەرزە بەوتەی هاوڵاتیان پێویستە فەرمانگەی ئاوی کەرکووک چارەسەری سوێری ئاوی خواردنەوەشیان بکات. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.